لە سنووری بەڕێوەباتی کوشتکاری چەند ساڵ ڕووبەرێکی زۆر فراوان بە دانیوەڵە استراتیژیەکان دەچێنرێت لە گەنم و جۆ بە تایبەتی ئەو ڕووبەری کە ئەم ساڵ چێنراوە بە گەنم نزگەی 360,000 دوانم چێنراوە بە گەنم و نزگەی 150,000 دوانم بە جۆ چێنراوە لە سنووری بەڕێوەباتی ئێمەیە کە هەشت بەشی کوشتکاڵمانێت لە هەشت ناحیە ئەو بەروبوونی کە بەدەست هاتووە ئەم ساڵ نزیکەی 40,000 تەن ئێمە پژی بۆ کرا و بە بازار کراوە بۆ سایلۆکان نێردراوە لەو بڕە 9,250 تەن بۆ سایلۆی پێنەگرون لە سلێمانی و نزگەی 29,000 قسوور بۆ سایلۆی کەرکووک ڕۆژۆ لەلایەن جوتیارانی ئێمەوە ئەو ڕێژەیەش کە جیاوازیی زۆری هەیە ئەگەڕێتە بۆی کە لە کەرکووک ڕێژێکی باش لە جوتیانەوە ئەو بڕی لە بۆ دۆنم دانرا بوو زیاترەوە جوتیارانی ئێمە ئەویان پێ باشتر بوو بردوان بۆ ئەوانە و بەنسبەت جۆشەوە ئەم ساڵ نزگەی 35,000 تەن مەزناکێک کە بەروبووم لە سنوورەکەی ئێمە هەبووە ئەگەر بەراوردکەین بە ساڵپار بڕەکەی باشتر بووە ئەوش چەند هۆکارێکی لەوانە هۆکاری بوونی کەشوهەواشی باش و ڕێژێکی باش کە باران باریوە و ئەم ساڵ ئەو ڕێژەیە کەمتر بووە